لای هەمووان ئاشکرایە کە مامۆستایانی ئاینی لە شاری کەرکووک لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆناوە تا ئێستاش ڕۆڵی کاریگەریان لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکەدا هەبووە بە دەرکردنی فتووا بۆ ڕاگررتنی نوێژی بە کۆمەڵ و سروتە ئاینیەکان و داخستنی مزگەوت لە پێناوی سەلامەتی گیانی هاوڵاتیان کە مەبەستێکی گەورەی دینەکەمانە پاشان ڕێنماییکردن و هاندانی خەڵکی بە پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکانی شانەی قەیرانەکان و پاشان لە کاتی بوونی کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ بەهۆی سەختی بژێوی زۆرێک لە خانەوادەکانی شارەکەمان و بە هاوکاری خێرخوازان هەڵساون بە دابەشکردنی زیاتر لە 20,000 بەشە خۆراک بەسەر ماڵی فەقیر و هەژار و کەم دەرامەتدا. ئەمە جگە لە بەخشینەوەی سەدان هزار دۆلار و هاندانی خاوەن مڵکەکان بەکەمکردنەوەی کرێخانۆکانیان و دەرکردنی فتوای حرامی فرۆشتنی پلازما و هاندانی خەڵکی بە بەخشینی خوێن و پلازما بە توشبوانی کۆڕۆنا. ئێستا سوپاس بۆ خوا کە زۆرێک لە سێکتەرەکانی ژیان ئاسایی بوونەتەوە و هەوڵی خۆگونجاندن دەدرێت لەگەڵ ئەو ڤایرۆسەدا. ئێمە کە لە کۆمەڵێکی زۆر لە مامۆستایانی ئاینی و پێشنوێژ و تارخوێنی شاری کەرکووک پێک هاتوین داوا لە بە هەموو نەتەوە جیاوازەکانەوە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەین دەرگای مزگەوتەکان بکرێنەوە هەروەکو چۆن زۆرێک لە شار و وڵاتان لەگەڵ پابەندبوون بە ڕێنمایی تەندروستیەوە دەرگای مزگەوتەکانیان کردووەتەوە کە لە ڕاستیدا ئەمە پێشنیاری سەرجەم مامۆستایانی شاری کەرکووک بووکە لە ماوەی ڕابردوودا لە ڕێی وەقفی سونیەوە 4 جار بە فەرمی پێشنیارەکانمان پێشکەشی فەرمانگەی تەندروستی شاری کەرکووک و شانەی قەیرانەکان کردووە و نوێنەری مامۆستایان سەردانی چەندین کەسایەتی حکومیان کردووە سەبارەت بەم بابەتە بەڵام زۆر بەداخەوە ئەسڵەن وەڵامی فەرمیان نەداوینەتەوە و ئەمەش گلەیەکی ئێمەی مامۆستایان و خەڵکی شاری کەرکووکە بۆ ئەو بەڕێزانەکە دەبووە لەگەڵ ئەوەشدا وەڵامی چەندین پرسیاری کەڵەکە بووی ئەم خەڵکی بەژمەینەتیان بدایەتەوە. بۆیە لێرەوە ڕای دەگەێنین کە ئێمە جگە لەوەی لە ژێر فشارێکی زۆری موسڵمانان و ئەهلی مزگەوتداین لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە بەرامبەر پەروەردگار داوا دەکەین هەروەکو چۆن زۆرێک لە مۆڵ و بازار و فڕۆکەخانە و شوێنە گشتیەکان کراون دەرگای مزگەوتەکان لەگەڵ پابەندبوون بە ڕێنمایی تەندروستیەوە بکرێنەوە و چیتر بەداخراوی نەمێننەوە. مامۆستایانی ئاینی شاری کەرکووک 1 ذیلحیجەی 1441 کۆچی بەرامبەر بە 22 تەمموزی 2020 زاینی.